بازارەکەی ڕانێ زۆر خۆشە. ژیلوانی ئاتار قەیسەری ئاڵتونە لە ڕانیە کە ژیلوانی دیکە لە ئاتارە زۆر باشەکان جامو شتەکانی خۆمان ئەلێرابین. لەناو هەموویان چین بینی سرکەی سێو زۆر بە شتەکان خۆی دروستی ئەکات، شتەکانی زۆر خۆشڕانی جا بەهارەتەکانی هەر زۆر خۆشە، یعنی بەهاراتی مریشکی بەهاراتی بریانی هەمووی تامێکی زۆر جیاوازی هەیە. تامی محەلە بێ خۆشەکەی ڕانێشمان کرد زۆر خۆشە بەڕاستی. ئەی چۆن؟ جاسمایەکی بۆ دروست کردوین، بڵسمێ لە داخلی بۆمانت بۆ دروست ناکردین. ئەم شوێنیان کافێ تایمە، ئەوەی سەرنجی من ڕاکێشە لێرە ئەم سندوقە بکەدایانەوە. گرنگە لە ماڵ یان لە کافێ تایم گرنگەوە دروستکە هەبێ. شوکارەکانمان هێشتا زۆری ماوە، بەس جەوەگی ئەوە نەگەرمە ئێلکە بکەرە سەر و جای دەستەکەم سوورە بێت. اینجا هاتوین بۆ باڵەخۆشەکەی فاخر هەریدی، ئیشێکیشمان لێرە هەیە. شوێنەکان زۆر خۆش و زۆر تایبەتە. والله من أخوم Çekin böyle.